ئەمە لە کلینیکی ڕۆژێکی نوێ باسی بابەتێکی گرنگەکەین کە ئەویش خوێن بەخشینە کە کاتێک کەسێک خوێنە بەخشێم خوێنە ئەبێتە هۆی کە ژیانی کەسێک ڕزگار بکات و سوودێکی زۆری هەیە و کەسێک لە مەترسێکی گەورە ڕزگاری ئەبێت. بۆ ئەوی زیاتر باسی ئەم بابەتە بکەین ئەو کەسانەکەن کە توانن خوێن بەخشن کە ئەو خوێنە وەرەگرێت بەڕێز دکتۆر ئاکۆ حاجیمان لەگەڵ پسپۆری نەخۆشیەکانی هەناوی و دڵ بەخێر بێت دکتۆر. زۆر سپاس بژیت مەمنون. بەخێر بێت. دکتۆر کاتی باسی خوێن بەخشینەکەین یەکەم شت ئەوەیە تا بیرمان کە ئایا کەسێک ئەبێت چ مەرجێکی تیابێ بۆ ئەوی بتوانێت خوێن ببەخشێت؟ بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی خوێن بەخشین هەموو کەسێک دەتوانێت خوێن ببەخشێت هەر لە تەمەنی کە تەمەنی پێگەیشت تقریباً لە 18 ساڵەوە پێگا بەس لە 16 ساڵ دەتوانێت خوێن بە کەسەکە بوونیەتی بە قووت بێ و گەورە بێت بەس بەعام لەسەر 18 ساڵەوە کە پێگەیشت یعنی کە لە ڕووی جەستەیەوە بە پێگەیشت ئەتوانێت خوێن ببەخشێت بە شەرتی چەند نەخۆشیێکە دوای حەزەکەی دوای باسیەکەین چەند حاڵەتێک و چەند نەخۆشیێک مانەیە کە بۆیان نێ خوێن بەخشن هەموو کەسێک توانێت خوێن بەخشێت بە شەرتێ ڕێژەی خوێنەکەی کەم نەبێت ڕێژەیەکی داریکراومانەیە لەوە کەمتر نەبێت توانێت خوێن بەخشێت. بەڵێ دکتۆر کاتێک ئەم خوێنە ئەبەخشرێت ئایا ئەو خوێنە بە چەند جۆر جا ئەکرێتەوانێ و چۆن سوودی لێ ئەبینرێت بۆ نەخۆشەکانی تر؟ بەڵێ خۆی جاران خوێنەکە بە ساغی هەموو ئێستاش هەیە بەس زۆرتر باوبوو خوێن بە ساغی جا نەئەکرایەوە پێکاتەکان وەکو مەسەلەن پاکت RBC خڕۆکە سوورەکان بەجیا مەسەلەن قەقراس بڵێن پلێتلێت خەپلەکانی خوێن ئەو بەجیا ئەرێکە خوێن چەندین پێکاتەی هەیە ئێستا هەر پێکاتێک بۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوانەوە هەموو پێکاتەیەک ئەتوانێت جا بکرێتەوە بە شێوەیەکی تایبەت بۆ نەخۆشیەکە سوودی لێوەربگیرێت جاران هەموو مەسەلەن یەکێ پێویستی بە خەپلەکانی خوێن بڵێ قاز وایە ئەوە خوێنی تێکرایە هەموو خوێنە تەواو یا خڕۆکە سوورەکانی بیشتر بە هەمووی تێکرایە یعنی هەمووی تێکرا پێویست نییە هەندێک جار پلازما پێویست نیە بۆ هەندێک کەس هەندێک جار بەس پلازمای ئەوێت هەندێک جار پلازمای خوێن بەجیا ئەین بە نەخۆش ینی هەموو پێکاتەیەکی خوێن وەکو وێڵە ئیندیکیشنی خۆی هەیە و سوودی خۆی هەیە بۆ نەخۆش بدرێت و ڕەنگە لە پێشتریشە کاتێک کەسێک پێویستی بە پلازما و بێ نەتوانرا بێ بڕێکی پێویستی بدرێتێ لەبەرەوەی کە ئەو بتڵە خوێنێکی راوێتێ بڕێکی کەمتری تایە وەک لەوەی کە کەسەکە بە تەنیا پلازمای بیرێتێ و چەند بتڵێک و چەند یونتێکی تاواتی بدرێتێ کە سوودی تاواتی پێ بگەێنێ. دکتۆر دیارترین ئەو حاڵتانە چێکە کەسێک پێویستەکە خوێن وەربگرێواتە ئەم خوێنێکە کەسێکی بەخشێت چۆن بەکارەهێنرێتەوانێ؟ بەڵە خۆی سەرەکیترین حاڵەت و نەخۆشە بەن حاڵەت کە هەمان نەخۆشیش نییە حاڵەتە بڵین کە هەمانە ڕۆشنی خوێنە سەربوونی خوێنە کە بە هەر هۆکارێ بێت واتە خوێن بەربوون ئەو کەسە ئایا بە حادیسە بێت مەسەلەن حادیسەی سارە بێ حادیسەی ماڵەوە بێ حادیسەی تر بێت یان سووتان بێت ئەوە سەرەکیترین حاڵەتە کە زۆرترین باوە بۆ خوێن وەرگرتن ئەتوانێت خوێن وەربگرێت بەڵام نەخۆشی تریشمان هەیە وەکو خوێنکردن یا بڵێن خوێن لە دەستدان لە ڕێگەی ڕشانەوە جی ئای هەمۆڕێج خوێندانی بڵێن سوورە چکو و مەعیدا هەر سوزگە تووشی خوێنبەربوون بێت ڕێ ڕشانەوە خوێنەکە دانێ کەسەکە ئەوەش بێ خوێنی تێکرێتەوە و لە ڕێگەی میزەوە خوێندانێت لە ڕێگەی پیساییەوە خوێندانێ وەکو خوێنبەربوون ڕێخۆڵەکان و دوانزەگرێوانە یا کووتمان خوێنبەربوونی میزەڵان و ئەمانە بە کوردەکەی هەر کاتێک خوێن ڕۆشت ئەبێ خوێنی تێکرێتەوە کەسەکە ئەو باشترین ڕێگایە بۆی کە هەموو کەس دەی تێبگات کە خوێنەکەی لێ ڕۆشت ئەبێ خوێنەکەی تێبکرێتەوە بەداخەوە لای خۆمان زۆربەی نەخۆش کە خوێنەکەی تۆزە دابەزە دوتر خوێنی تێکە خوێنی تێکە زۆر بێهێز و بێتاقەتە بەس ئەوە ڕاست نییە زانستینیەوە خوێنبەخشی 100% بۆ کەسانێکی خوێنان لە ڕۆشتەوە جێگەی خوێنەکە بگرێتەوە بەڵام نەخۆشەکانی ترۆ کووتمان کەم خوێنی ئەبێ خوێنەکەی زۆر دامەزێ مەسەلەن ئێستا مەسەلەن میمانە هێمۆگلۆبینمانێک کە لە فاسی CBC دەرەچێت مەسەلەن وایە 11 لە خوێنی تێکەن بەداخەوە هەندێک لە پزیشکانیش لەکە پسپۆڕین ئەکەونەوە غەڵەتەوە لەسەر داواکاری کە سوکاری نەخۆشەکە ئەڵە دوکتۆرەوە 3-4 مانگە عیلاج وەرەگرێت هەر کەم خوێنە تکای خوێنی تێکە نازانێت کە ئەو خوێن تێکردن لەوانەیە نەخۆشی بگوازێتەوە لەوانەیە ڤایرۆسی بگوازێتەوە لەوانەیە بێتەوەی هەستیاری ئەبێتەوەی هەستیاری بێت و چەندین نەخۆشی ئەمە بەس بۆ وایە نەخۆشەکە تووزە تااقەت و توانای بێتەوە بەر و خوێنی تێکێتەوە بەس نەینەکانی نازانن لاەنە خراپەکانی گرنگترین خاڵژەوەیە کە ئەگەر ئەو نەخۆشە تەنها ئەوە بێ کە خوێنەکەی تێ بکرێت و چارەسەری تەواوەتی کەم خوێنیەکەی نەکرێ یاخود هۆکاری کەم خوێنیەکەی نەدۆزرێتەوە دووبارە هەمان حاڵەتی بۆ دروستە بێتەوە ئستفادەی لێ ناکات لەوانەیە خوێنی تێکەکەی مشکلێتی بۆ دروستکە خوێنەکە لە خوێنە شیە بێتەوە تووشی چەندین نەخۆشیەکە هەندێک جار ڤایرۆسی پێوەیە کەسەکە لە ڤایرۆسی پێوەیە HIV CV HBV ئەمانەی پێوەیە ئەمانە بێتەوە هۆی کەوا
بگوازرێتەوە بە نەخۆشیەکەی ترکە هیچ نەخۆشیێکی نەبوو جسمی ساغ و سەلیم بووە تۆزەکەم خوێنی هەبووە ئەو تۆزەکەم خوێنی پێویست ناکاتەوە بەو شێوەیە خوێنیتەکەی بە دەرمان و بە دەرزی و بەم شتانە چارەسەر بێت کە ڕێگەیەکی ئاسانتر و سەلامەترە بۆ نەخۆشەکە. بەڵێ دوکتۆر گروپێکی تری ئەو نەخۆشانی کە پێویستیان بە خوێنەوە بەردەوامی ئەو نەخۆشانن کە نەخۆشی سەلەسیمیان هەیە ئایا ئەوان چ جۆرێکی واتە چ پێکهاتێکی خوێنەکەیان پێ بەخشرێ و ئایا ئەمە تا چەند گرنگە بۆ ئەوان چونکە ئەو نەخۆشان کە سەلەسیمیان هەیە ڕەنگە هەندێکیان هەمومانە پێویستیان بە خوێن تێکردن هەبێت و ئەمەش ئەگەر بەردەست نەبێت لە بانکی خوێن ڕەنگە گرفتیان بۆ دروست بکات چونکە ڕەنگە هەندە ئاسان نەبێت کە خوێنێک لەو گروپی خۆیان بدۆزنەوە و لەو جۆرەی کە لەگەڵیان ئاگونجێ. ڕاستەکەی بەڵێ خۆی ئەوانی سالاسیمیا باشترین خوێن پێکاتی خوێنکەوەریگەن پێکتر پاکت RBC خۆڕەکە سوورەکان بەیەکەوە بەجیا پاکت RBC ئەو باشترین چارەسەرە بۆ لەبەرچی لەبەر لە سالاسیمیا خۆڕەکە سوورەکان مشکلیان هەیە هێمۆگلۆبین مشکلی هەیە کە تووشی تێکشکانە بێ خۆڕەکە سوورەکان و هێمۆگلۆبین ئەوەی تۆی کەم خوێنی بێهێزی و ئەو شتانی کە هەمومان دەیزانین لەسەر سالاسیمیا لەبەر ئەوە بێ پاکت RBC وەرگێ جاران هەر خوێنەکەی وەرەگرێت ئێستا ئەگەر زەرور بێت زۆر لە شوێنێک لە حاڵەتی تەواوی ئەتوانی خوێنەکە وەرگێت بەیەکەوە بەڵام باشترە کە پاکت RBC وەرگێ وەی کە ئەو ڤایرۆس و شتەکانی کە لێ ترسین بەداخەوە زۆربەی نەخۆشانی تالاسیمیا هەڵگری ڤایرۆسن لەبەرچی لەبەرەوەی لە کاتی کۆنا خوێنا وەرگرتووە ئەو خزمەتگوزاریە نەبووە کە فحص بکرێت پێکاتە جا بکرێتەوە شتان نەبووە هەر خوێنەکە لێک کەسە وەرگیراوە و تێکراوە ئەو بۆ تۆی گواستنەوەی چەندین نەخۆشی و ڤایرۆس لەبەر ئەوە تکا بەس پاکت RBC بن بە سالاسیمیا لە بانکی خوێن و بەش سالاسیمیاش ئەوە واضح دیارە پاکت سێڵی بە نەخۆشەکە کە مشکلێتی بۆ دروست ناکە بە نەخۆشەکە. بەڵێ دکتۆر ئەو کەسانەی کە خوێن وەرەگرن بێگومان ئێمە لە نەخۆشخانەکان بین کە بێت لە جار چاودێریەکی وردابن چ ماکێک هەیە کە لە دوای خوێن وەرگرتنەوە تووشی ببێ ئەو کەسە تووشی حاڵتێکی نەخوازرا ببێت. بەڵام ڕاستە لەو بە زۆری لە هەموو نەخۆشەکان ڕاستە بەڵام بە تایبەتی لەوانەی بە تەمەنن تۆزێک و نەخۆشی دڵ و ئەوانەیان هەیە لەوانە بێت هۆی کۆبوونەوەی ئەو خوێن و ئاوشتە لە دڵ سیەکان بێت پەڵمۆنەری ئیدیما ئەکوت هارت فەیلەر یعنی شکستی هارت دڵ بەهۆی ئەو خوێنە ئەو مغەزی خوێنەکەش جۆرێکە لە مغەزیە لە جۆرێکە لە شلەمەنی کە ئەچێتە خوێنەوە لەسەر دڵ دروستەکە دڵ تووشی شکستەکە شکستی کتوپڕی دڵ کە پێترە ئەکوت هارت فەیلەر ئەکوت LV dysfunction کە ئەمە ئەبێتەوەی کە لە سیەکانە کۆبێتەوە مەترسی لەسەر ژیانی نەخۆشەکە دروست کات و بڵێن لە تووشی هەناسەتنی کات و لەوانەیە دوور بێ زوو گیان لەدەست بە ئەم مەسەرێکی تری مەترسی ئەو خوێنێکە بێ بە نەخۆشەکە. بێگومانێکێکتر لە حاڵتەکان هەستیاریە ئایا کەسەکە چی لێە و بێگومان هەموو کەسە لە نەخۆشخانە بخوێن وەربگرێ ئەو کەسانی چواردەوری چۆن بیناسنەوانێ و ئاگاداری پزیشک و کارمەندەکان بکەن کە ئەم کەسە ڕەنگە هەستیارێکی بێ بەرامبەر بە خوێنەکە یاخود هەر پێکاتێکی تری خوێن بێت. بەڵێ خۆی سەرەکیتر نیشانەی و هەستیاری بێت لە هەناسەتوونی و خوورانی پێست و ئاڵۆژبوونی جسم لەشی مرۆڤ کەسەکە کە بە تایبەتی هەناسەتوونی کە خوورانی پێست کە ئەمە بێت کە وازە هەستیاری بە هەستیاری چەند جۆرێکی هەیە هەستیاری جۆری هەیە بەسیتە هەر جۆر هەستیارێکی بەسیتە جۆرمان هەیە نەخۆشەکە ئەکوژێت دقە و 20 دقەیە نەخۆشەکە ئەکوژێت لە زوفیانەکەوی چەند جۆری هەیە وەکوتمان بڵێن ئەو خوێنە کە چێتە جسمەوە وا ئەکات کە لەش هەستیار بێت و کۆمەڵە کارلێک دروست بێت لە لەشە کە لە کاتی ترا و کارلەکە نییە لەوانەیە بێت وەستانی دڵی نەخۆشەکە. بەڵێ بێگومان ئەگەر زوو دەستنیشان بکرێت بناسرێتەوانەیە ئەمانە هەمووی ئەتوانرێت کۆنتڕۆڵ بکرێت و زوو چارەسەری تاواتی بۆ بکرێت. لە خۆی ئەو کە سوکاری نەخۆشەکە خۆی باشترین کەسەکە هەستی پێکات کە زووتر مەسەلەن لە هەناسەمتون و یاڵای لەش مەخورێت کە تۆ زوو فریایەکەوی دکتۆرەکە چە فەحسیەکە و هەر بە فەسی کلینیکی واتە هیچ ناکات فەسی کلینیکی بۆی دەرەکەوێت کە ئەمە چییە و نیشانە ژیانیەکان ڤایتەڵ ساین فشاری خوێن زەختی خوێن نەبزی خوێن نەبزی لەوانە بەرز بێتەوە ڕژەی هەناسەدانی بەرز بێتەوە و بڵێن هەناسەی تون ببێت و زەختی هەنێجار دابەزە هەندانی بەرز دەبێتەوە بەپێی ئەوە بۆمان دەرەکەوێت جۆرەکەی چییە و ئەگەر بەوەش دەرنەکەوت بە فەحسی خوێن کە بڵەت فیلم یا مەسەلەن ئەرجەنت بڵەت یعنی CBC-ی بۆکەی فەحسی خوێنی بۆکەی بۆمان دەرەکەوێت کە جۆرە کارلێکی ڕووی داوە بەپێی ئەوە کە چارەسەریکەن خۆ ئەگەر بۆمان دەرنەکەوت دەست بەجێ ئەتوانین یەکسەر دەرزی هایدرۆکۆرتیزۆن ئەلارمین ئەمانە بە هەموو نەخۆشە و پێوەند جۆکەر وایە جۆکەرە هەموو حساسیت ئەبێت تا نیشانەکەی دەستنیشانەکەی جۆیەکتر مانای پێتر گراف هۆرت دیزیز یعنی چۆن کە تۆ خوێنایی بە نەخۆشەکە هجوومەکات سەر خەسارەکانی کە ماوە لە جسمە هجوومەکاتە سەر مۆخی ئەسید هجوومەکات سەر خانەکانی ئەسید
کە بێتەوەی توشبوونی ماکی درێژخایەن لە نەخۆشەکەیە و توش کێشەیەەکە. بێکمان ئەمانی کە باسمان کردم جۆرە هەستیاری و ماکی دوای خوێن وەرگرتنە بەڕێژێکی کەمە و ئەمە وا ناکات کە کاتێک کەسە پێویستی بە خوێن تێکردن بێ بترسێت و ڕەتی کاتەوە کە خوێنەکە وەرگێت. پرسیارێکی ترم ئەوەیە هەندێک بیر و بۆچوونی هەڵە هەیە کاتێک کەسێک کە پێویستی بە خوێن تێکردنە ئەڵێ با ئەگەر ئەمە چمناڵ بە یاخود گەورە بێ ئەڵەن بایەکێکی نزیکی خۆی خوێنمان باتێ و خوێنی تێ بکەین کە بێگومان ئەمە بیر و بۆچوونێکی هەڵێ چونکە کاتێک کە ئەو کەسە پێویستی بە بتڵە خوێن بێن بتڵە خوێنە پێشتر وەرگیراوە چەندین پشکنینی بۆ کراوە چەند شتێکی بۆ کراوە کە پێویستە بکرێت بۆ ئەوەی کە ئەو کەسە سەلامەت بێت و پارێزراو بێت. ئایا ئەو کەسێک کە پێویستی بە خوێنە ئەو خوێنەی کە لێ وەرەگیرێ چەند جارێک ئەم خوێنە پشکنینی بۆ کرێت چەندین پشکنینی ڤایرۆسی و پشکنینی تر ئەکرێت کە تاوەکو بتوانرێ ئەم خوێنە بە شێوازێکی سەلامەت بەخشرێ بەو کەسی کە پێویستی بە خوێنەکەیە. ئایا تۆ ڕێنمایی ئەوە ئەکەی دکتۆر کە ئەم کەسە هیچ ڕەتی بکاتەوانێ کە ئەو خوێنێکی لە بانکی خوێن هەیە وەری بریا یاخۆ زەرور نییە کە تەنها کەسێکی نزیکی خۆی ئەو خوێنی باتێ؟ بەڵێ خۆی باشترە کەسەکە نزیکی خۆی بێ، بەڵام باشترین خوێن کە ببەخشێ بە نەخۆشەکە جۆری خوێنەکە خۆیەتی مەسەلەن ABO-مانێ AO مەسەل AB ئەمانە هەمان جۆری خوێنی خۆی بە فەحس کرابێت پێویست بە ترس و دڵەڕاوکێ ناکات کە ئیلا کەسەکە خزمی خۆی بێ یان ناسیای خۆی بێ. ئێمە بۆیە خزمی خۆی بێ بۆی جۆرەکەی نزیک بێ لە خۆیەوە. خۆگەر بەپی فەحسمان کرد هەمان جۆر و هەمان پێکاتە بوو ئەو کێشەی نابێت. ئەوش خوێنی ترمانێک و پلازما ئەوانە ئەوەش پێویست ناکات. یعنی ئەگەر ABO یۆگێک نەبێت مەسەن کەسەکە خوێنی ئەیە ئەگەر بیش بێ پلازماکە یا مەسەن ئۆ بێت یا AB بێ هیچ کێشە دروست ناکات. بەڵام لە حاڵەتی وەکوتمان پاکێتە ڕێت سێڵ و کۆمپلیت ڤڵات یعنی هەموو خوێنەکە بێت لەو حاڵەتەیە باشترە کەسەکە بە تەواوەتی فەحس بکرێت بکرێت خزمی خۆی بێ باشترە. بەڵام ئەگەر خزمی خۆشی نەبێت ئەو فەحسانەی بۆ یەکەین پاک بێت و ڤایرۆسی تیان نەبێت و بڵێن ئەو جۆرە خوێنە نزیک بێ لە خۆیەوە هیچ کەشە دروست ناکات و ئیسفادەی لێ دەکات. دکتۆر هەندێک کەس خۆیان بە بەردەوامی خوێنە بەخشن بە تایبەتی ئەمە لە ڕەنگە لە پیاوانە زۆرتر بێت. ئایا کەسێکی ئاسایی چەند مانگجار یاخود لە ماوەی چەند ناتوانێت دووبارە خوێن بەخشێتەوە؟ هەندێک کەس ڕەنگە بینی بێتمان لە خۆ هەستکا بڵێ من ماوەیەکە سەرم یەشێ سەرم قورس بە پێویستم پێ بچم خوێن بەخشم. ئایا ماوەیەکی تەندروست چەندە بۆ ئەمە؟ خۆی بە شێوەیەکی گشتی تەندروست 3 بۆ 6 مانگ هەموو 3 مانگێک بەداخەوە بیرڕای هەڵە هەیە لەناو خەڵکە کە ئەڵێ فێرە بێ کەسەکە خوێن بات ئیتمانە بێ لەسەر خوێن بەخشی کە ئەمە ینی شتێکی باشە ئیتمان بێ لەسەر خوێن بەخشین کە هیچ زەرەری نییە. زانست سەلماندوویەتی کە هەموو 3 مانگ جارێک کەسێک کە مشکلەی نەبێت ئەوەی کە نەخۆشی نەبێت و گوتمان نەخۆشی دڵ و ئەوانەی نەبێت و نەخۆشی خوێنی نەبێت و خوێن بەربوون و ئەوانەی نەبێت ئەتوانێت هەموو 3 بۆ 6 مانگ جارێک بتڵێ خوێن بەخشێت زیاتر دەتوانێت بەخشێت هەیە زیاتر دەتوانێت بەخشێت. ئەمانە هیچ کێشە نییە خوێن بەخشن بەداخەوە خەڵک وا تێرا زۆربەی خەڵکە پێڵی بڕۆ خوێن بەخشە ئەڵ دوکتۆر خوێن نابەخشم لەوەی فێرە بن. فێربوون خەڵک چیەکە بە فێربوونی ئیسفادەی هەیە لە هەموو 3 بۆ 6 مانگ دەتوانێت خوێن بەخشی و هەم کەسەکەی بەرامبەرت سوودی دەبێت هەم بەخۆشی خێرە و ئینسانیەت ئیشێکی زۆر مرۆڤانەیە مرۆییە کە تۆ خوێن بەخشی ژیانی خەڵک لە ناڕەحەتی و نەخۆشی و ئەوانە ڕزگارەکەی. هیوادارم هاوڵاتیان لەوە تێ بگەن کە هیچ زەرەری نییە خوێن بەخشین و سوودی هەیە. شتێکیش نییە کەوات لێ بکە مەجبور بی هەموو جارێ خوێن بەخشی حاڵەتە بەڵێ هەندی جار نەخۆش بڵێن ئەڵە دوکتۆر وەڵام من سەرێشەم هەبوو سەرێشەکەم نەماکە خوێنم بەخشێ سەر مێشێتەوە دووبارە ئەوە شتێکی زیاتر نەفسیەن ڕاهاتۆ کەسەکە لەسەرەوە ئەجینا هیچ نیشانە دروست ناکات خوێن بەخشین ئاساییە هەموو 3 بۆ 6 مانگ جارێ لە وڵاتانێک و ئەمریکا و ئەوروپاوانە هاوڵاتیان خۆیان بەرەو پیری ئەوڕۆن خراوەکانی کۆمەڵگەی مەدەنی خەڵک هانەدەن کە ئەو کەسە بچێ خوێن بەخشێ و ئیسفادەی لە بەخۆشی و بە بەرامبەرەکەشی بگەێنێ و هەم لایەنێکی مرۆیشە. بەڵێ زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنماییەکانت بە هیوای ئەوەی کە زانیارەکانمان سوودی بۆیە بوو بێ و هەموو کەسێک دڵنیا بێ لەوەی کە کەسێکی پێگەیشت و کەسێکی ئاسایی ئەتوانێت خوێن بەخشێت چەند ماوە جارێکە ئەتوانێت خوێن بەخشێ ئەم خوێنە سوودێکی زۆری لێ بینرێ و ژیانی چەندین کەس لە مردن و لە ناڕەحەتیەکی زۆر ڕزگارەکە